هەندێ وڵات نوقم دەبن لە زیاندا و چەندین کۆمپانیاش قازانجی سەرسوڕهێنەر دەکەن. ڤایرۆسی کۆرۆنا بەتەنیا ڕووداوێکی تەندروستی نییە، بەڵکو بووەتە ڕووداوێکی میدیایی و مانشێتی گەورەی دروست کردووە. جگە لەوەش بووەتە ڕووداوێکی ئابووری و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نرخی نەوت و بازاڕی بۆرسە داناوە. کۆرۆنا فڕۆکەخانەکان دەکاتە کلینیکی پزیشکی و فریاگوزاری و شەقام و بازاڕی شارە گەورەکان دەکاتە تارمایی ترس و تۆقاندن. ڕەفەی مۆڵ و بازاڕە گەورەکان لە شمەک خاڵی دەکات. بەڵام بۆ ئەوانەی وا دەزانن ئەم ڤایرۆسە هەمووی شەڕی تەواوە، میدیای جیهانی وەڵامیان دەداتەوە. میدیا بە دوواداچوون دەکات بۆ ئەوانەی ملیارەها دۆلار لەم ڤایرۆسە بکوژە قازانج دەکەن. میدیا ئەوانەی دەچوێنێ بە سەرمایەدارانی جەنگ کە ململانێ خوێناویەکان دەبنە هۆی کەڵەکەبوونی سەرمایی زەبەلاحی ئەوان، لە مەشدا بازاڕێک بە ڕووی سەرمایەدارانی کۆرۆنا کراوەتەوە کە بە خەونیش پێشبینیان نەکردووە. بۆیە ئاماژەدان بە سەرمایەدارانی ئەم ڤایرۆسە جێگەی سەرنجە کە ئێستا سەدان ملیۆن کەس بە گەرمیەوە هێرش دەبن بۆ کڕینی بەرهەمەکانیان کە تا ماوەیەکی کەم بەر لەم پەتایە ئەو کاڵایانە بۆ ماوەی زۆر لەسەر ڕەفەی دەرمانخانە و فرۆشگاکاندا دەمایەوە و کڕیاریان نەبوو. شوێنە گشتیەکان بوونەتە جێگەی نمایشی دەمامکی جۆرا و جۆر. کۆرۆنا هەژمونی خۆی بەسەر ملیارەها مرۆڤدا سەپاندووە. ترس بووەتە دیاردەیەکی جیهانی، بۆیە میدیاش 24 ساعتی بەردەوام ڕووماڵی هەواڵەکانی دەکات. جا هەر وەکو پیشەسازی ترس لە گۆڕەپانی جەنگ و سیاسەتدا کاریگەرە. پەتاکانیش بۆیان هەیە ببنە داوگەیەکی گرنگی قازانج. بۆیە میدیا لەم کاتەدا ناوی سەدان کۆمپانیا دەبن کە لەم ماوە کورتەدا قازانجی خەیاڵیان کردووە کە بە بیری کەسدا نەهاتووە. دەبێت بزانین کۆمپانیاکی وەکو تاوپاو کە سەر بە کۆمەڵی عەلی بابای بەرهەمهێنەری تەکنەلۆژیە لە چین، لە ماوەی 2 ڕۆژی یەکەمی دۆزینەوەی ڤایرۆسەکەدا بڕی 80 ملیۆن دەمامکی فرۆشتووە. بەڵام ڕکابەرە چینیەکەی لان هەنی پسپۆر لە دروستکردنی دەمامکدا دەڵێت ڕۆژانە 400,000 دەمامک بەرهەم دێنێت، بەڵام بازاڕی چین ڕۆژانە 200 ملیۆن دەمامکی پێویستە. ئەمە لە کاتێکدا نرخی دەمامک 6 جار زیاتر لە جاران بەرز بووەتەوە. سەرەڕای هەوڵدانی ڕاگەاندن بۆ چۆنێتی بەرهەمهێنانی دەمامک، بەڵام تینوێتی خەڵک بۆ کڕینی ناوەستێت. کارگەکانی بەرهەمهێنانی ڤاکسینە جۆرا و جۆرەکان و جلوبەرگی خۆپارێزی و پاک و خاوێنی و کۆمپانیای بەرهەمهێنانی ڤیتامین سی بە جۆرێک خواستیان لەسرە کە ناتوانن وەڵامی خواستەکان بدەنەوە. هەندێک کەناڵی میدیایش ئاماژەیان بەوە داوە کە لەوانەیە بەهۆی دەنگۆیەکەوە قازانجەکان بفڕن و زۆر زیاتر کەڵەکە ببن. بەڵام گەورەترین بەهرەمەندانی ڤایرۆسەکە کۆمپانیایەکی بەرهەمهێنەری یاریە ڤیدیۆییەکانن. تەنیا لە چین 270 ملیۆن منداڵ لە ماڵەکاندا دەژین و بەهۆی داخستنی خوێندنگاکانیان تەنیا هۆکاری پڕکردنەوەی ئەو بۆشایەیان ئەو یاریانن کە کۆمپانیاکانی پەیوەندی بەرهەمیان هێناون. ئەگەر ژمارەی دانیشتوانیش بچێتە سەر ئەو ڕێژێ ئەوسا بڕی قازانجەکە دەردەکەوێت کە چەندە گەورەیە. بە تایبەتی تەنیا هۆکاری پەیوەندی دابڕاوانی تەندروستی لەگەڵ جیهانی دەرەوەدا لە ڕێگەی بەرنامەکانی پەیوەندی مۆبایل و ئەنتەرنێتەوە ڕەخساوە. ئەم جیهانگیریەی کە ئێستا مرۆڤایەتی ئەزموونی دەکات بە درێژایی مێژوو بەخۆیەوە نەدیوە کە تۆڕە کۆمەڵایەتی و میدیاکان ڕۆڵی کاریگەری تێدا دەبینن. لەلایەک هۆشیاری دەدەنە خەڵکو و لەلایەکی تریش لە ترس و تۆقاندنیاندا کاریگەری ڕاستە و خۆیان هەیە. تاقیگە پزیشکیەکانیش پێشبڕکێی کات دەکەن بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم پەتایە، بەڵام پێشبڕکێی سەرمایەداران بۆ وەرگرتنی زۆرترین سوود لە کورتترین ماوەدا دیارترینی ماراسۆنەکانە.